ئەمە یادی 4 ساڵەی 4 ساڵ تێدەپەڕێ بەسەر کاریسەیەکی کارەساتێکی گەورە، کارەساتێک کە هەموو وجدانی دنیا وجدانی زیندوی دنیای هەژان، کارەساتێک کە نمونەی نییە لە تاریخ، جگە لەوەی کە کوشت و کوشتارێکی زۆر تەجاوزێکی نامەشروط لەسەر کەرامەت و هینی ئینسان و تیجارەتکردن بە کچ و ژنەکانی ئێزیدی و ئێمە. من پێم وایە ئەمە پێویستە وەکو دەرسێک وەرگیرێ بۆ ئەوی تکرار نەبێتەوە یەکەم محاکەمەکردنی هەموو ئەو تاوانبارانێک کە ئەم کاریان کردێ و هەوڵدان بۆ قەبرکردنی ئەو بیر و بۆچوونەی کە ڕێگا دەدا بەم کارەساتانە کە بەداخەوە هێشتا وجودی هەیە لە عێراق، کۆتایی نەهاتووە و هەمە هیچ موساڵەحەیەکی وەتانی زەحمەت نییە، زەحمەتە سەر بگرێ ئیلا ئەگەر ئەو بیر و بۆچوونە شۆڤێنیە پڕ مەینەتە قەبر نەکەی.